السلام علیکم. سڵای خواتان لێبێ. ئەمڕۆ بسکیتێکی زۆر خۆش و ناسک دروست دەکەین. پێکاتەکانی لە هەموو ماڵێکە هەیە. یەکەم شت بە 250 غرام کەرەی ماگرین. ئەمیش بە حرارەتی ژوورەکە دوێها کە ئاوای لێکە ئەوتاهان بەدەستەوە بێت لە سەلاجانە لە پێشتر دەرێنە. یەک کوب شەکرمانێ، شەکری بۆ درە لە هەموو جەیەک دەزەکەیە. بسم الله الرحمن الرحیم. ئەمە نیو کوب ڕاشیە، ئەمەشی لەگەڵ تێکەڵەکەم. ڕاشی تاحین نازامیتر هەر ئەو دووناوی هەیە. ئەم دوانە بەیەکوانێ تێکەڵەکەین و ئەنجا ڕاشەکەیەکی بەسەرە. لێرایە ڕاشەکە بەکارێنین. بسم الله الرحمن الرحیم. لەگەڵ یەک ڕوعێکی کوپەکانی کە بەکاری هێنین، ئەو ڕوعەکە یەک لەسەر 4 زەیت. بسم الله الرحمن الرحیم. ئەمەیان اختیاریە. من حەزم لە بۆنی حێل هەیە و حێلی هاڕاوە یەک سەرەکەوتکی چا. بسم الله ناوی خۆ. ئەمە شتێکەڵەکەم و یەم وڵاتە. کیسەیەکی 8 غرامی ڤانیلا سەرەکەوتکێک. ڤانیلا و حێلەکە اختیاریە. من پێم خۆشە تۆزی گوێزی تێکەم. ئەمەش کوپێک گوێزم هەیە، بەستەوان هەمووی تێناکەم. ئەوە نیوەی گوێزەکە. نیو کوب گوێزم تێکردو، نیوەکەی تر لە ئەخیرا بەکاری هێنم. 3 کوب ئاردم هەیە. ممکنە 3.5 بوێت، بەڵام تۆ دایمە سێکە ڕێک دانێ. بسم الله الرحمن الرحیم. بە 2 جار ئاردەکەی تێکەین. ئەمە شێرموویە مۆلاتە. بەڕێزان لێرایە ئەو تۆزەخەی تێکەم. باقی ئاردەکەمان کەماوە ئەکەم ناوی ئەشێلین لەگەڵ یەک سەرەکەوچێک. ئەچکەیسە من لێرە کیسێکی 15 مەیە، هەمووی تێناکەم. یەک سەرەکەوچکیش پکی پاودەر. ئەمە شێرموویە مۆلاتە. ئەمە هەویرەکەمانە، هەویرێکی زۆر جوان نەرممان هەیە، نابێت تۆم بێ. ئەمجا ئێستانە مەرحەلەی دوای ئەمە دەست پێەکەین. ئەمە ئەم شێوەیە هەڵستین لەسەر شتێک دەیکەینەوانێ بۆی ئەمە نانووسێ بە تافڵەکە و یا ئەو شوێنەی پێی دەکەی و بە وەرەقەی فڕنێش ئەمە کردنەوەی هەویرەکەمان بەم شێوەیە. چۆنمان بوێ لەسەر ئەمە ئاوا لەسەری حکمەکەی نەتوانین بیکەینەوانێ بە هەموو لایەکە. هەتا قیاسەی خۆ دەتەوێت. ئیتر شەرت نییە تۆ ڕێک و ڕێک یا خراو خڕیا بمە. ئەمە نابێت زۆر ئەسپۆر بێت. من ئەم ئینانم هەیە، ئێوە ژەتوان هەرچی شتێک لەمانە بەکاری بێنن. ئەمە قاڵبی کولیچێ لە هەموو جەیەک هەیە، یا مڕبعاتانە. ئەمەش بە هەر کامێکیان حەزمێکی دەوێت و تەوان ئەمانەشمان هەیە. ئەگەر هیچیشیانە لەبەردەستان نەبوو هەرەتوانی بە کوپی بە پیاڵەیەک بە کوپێک بۆ شتێک کە خۆت ئەتوانی و ئەیکەیتوانێت. ئەمە شتێکی وهایتیانە. ئەم گوێزەوتم لە ئەخیرا بەکاری هێنین نیو کوب گوێزەکە توانی بە تەنکی بڕژیتە سەری. ئەیش بۆ تام و چێژەکەیەتی خۆشترە، زیاتر ئەبەژێ بە فڕنەکە. و لێرانە هەڵەسین بە بڕینی. ئیتر ئایا ئەمە بەکاری هێنیت بچوو بچوو دەتوانی دەری چێنیت، ئەو حەجمەی خۆ دەتەوێت. دوای هەموو تامشانێمەوە لەسەر سینێکە
بەڵام ئەو جارێ تۆزە ئیشەکە وردەکاری ئەوێ یان نتوانین ئەمانەمە لە زۆر شوێن هەیە و دەستیشەکەوێ ئەم دانیانمە غەڵەت کرد ئەمە تەواو کەمووی ئەمەوەلاتە ئەمە سینەکەمان بڕ بۆ تۆیستە ئەخینە فڕنەکە و فڕنەکەمان حازرە 180 دەرەجە سەر و خوار 20 بۆ 25 دقە 180 سەر و خوار و ئاگاشمان لێ بێ بە بەردەوامی بەڕێزانەمە شینی دووەمە ئەوەی قاڵبی شینێ زۆر باسانێ توانی خۆت هەر بە چەقۆیەک بێنی بیبڕی بۆ حەجمەی ئەتەوێ ئێتە مەڕەباع مثلەث هەرچی چۆنێگەتەوێ سینەکەی پێپڕەکەیتەوە مهم تامەکەیەتی لەم کاتەیە کە هەرچی شت هەیە خراپ بوو و ناوێری بیکڕی بەشە لە ماڵەوە خۆی شتەکە دروستکە پاک و تەمیزترە بەڕێزان بەم جۆرە ئەمە نەتیجەی کۆتایەکەیەتی کێکێکی زۆر ناسکە بسکێتێکی زۆر ناسکە ئەتوانی وەکو خۆت بتێت چۆن بیڕازین تۆ ئێرازین تۆ بە شکلاتی سپی بێ بەڵام ئاوا هەر بە تەنیاش ئەبێت بەڵامی تر ئەس کەسێ و ڕەغبەتی خۆی ئەوێ شتێکی بک بەسەرا چکە بە چاو کۆفیەوە شتێکی زۆر زۆر نایە بخۆشە دروستکردنەکەی زۆر زۆر ئاسانە ئەمە شکلاتەی سپیە ئەوە شکلاتەی قاوەییە خۆشتوانی بەکارینێنی بەزەوە هەر مەنزەر بەس یان ئەگەرەتەوێ بەم شێوەیە تۆزێک لەو شکلاتەی هەڵەگرین ئەگەر بتێ بیکەی بە دەبڵ بسم الله الرحمن الرحیم هەر تۆزێک بەم شێوەی لەسەر ئێرەدانەی توانی هی گیراوەی قابێ شەردی ئاوا تۆ بکەیتە ناو ئەوانەوە ئاوا دەبڵیەکەیتەوە زۆر شیرین نییە بۆ ئانی شەکریانە هیچ ترسێکی نییە زۆر زۆر کەم شەکری تایە ئەو ئاوا دەبڵیەکەی توانێ هەمان شت ئەتێ شکلاتی پێوەکە یان هەر ئاوا سادە بێ ئەو مەنزەڕەکانی ترمێنێتە لای خۆت و ئەمە شێوەی ناسکەکەیەتی هەتا بڵێ ناسکە هیوادارم سبسکرایبمان بکەن لایکمان بکەن هەست کۆمنتێکتان هەیە جوابی بەسەر چاو بێ بەشمان مەکەن لە لایک و کۆمنت و سبسکرایب بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم ڤیدۆیەش تا ڤیدۆیەکی تر بەخواتان ئەسپێرم سەرکەوتوو بن خواتان